دكتور سلام باشی بەڕێز بەخێر بێ خۆشت چاو وەڵای تووشیان بەتای بووم دکتۆر لێ سەیرێکم بکە بەخێر بێ سپاس دەکەم بەڕێز ناوم تۆفیقە ئەی باوکە ڕەفیق ئەی باپیرە نامیق ئەی باپیری واپیرە ئەمە خۆتە تەسکەنە بۆ دەناری یەکەم نەخۆشم درەنگ بە بۆ خاتری خوا ئەی خەڵکی کوێت و لەکوێ دانیشی وەڵا خەڵکی مەندەقەی بەری دەڵێنم ئالیاش لەدایشم ێسەدا دکتۆرێکی دۆشار نییە مالی دەچەنە قوربان مادیدم 1993 حوتی هەشتی شەمە لە دایک بوو چارەکی ویست بۆ حوت و دیو وازان ئەم دەقێکە لە دایک ئەوزام شیلە و پێماوە 50,000 مەل 50,000 بە خاتی بە خۆ مەساژ بۆ 50,000 ناگەم چوە لای دکتۆر باشە بەسەر چاوە بەڕێز فەرمووەرە ژوورۆدانیشە دکتۆرگیان تو تازە لە سیناتومەتەوە بەڵێ تووشی ئەم نەخۆشیە بووم نازانم ئۆپترا سیناتە چییە فاسێکم بۆ بکە بەسەر ئەو چاوە مێسە فاسی بووە گەمە سەسەر بێ سەربەرزکردنێک بەرد والله تووشیم بەدایە کرۆنایە کرۆنا بۆ قورعانە مامە تۆ حەلی نییە بۆ سوزێنم وەقتا بۆم دە ڕۆزە چا ناگیتەوە حەلی نییە بێ بۆ وەقتا بۆ سوزێنم بۆم دە ڕۆزە دلنك شي حنان دلنك شي دلنك دلنك شي حنان دلنك شي